برنامه نزیکتر ریز و سلاوی تایبت بودی سماتی نخدمت و ابرکیش دی خدمت تا کساتی کی کین کو پروستیج خدمت تا گله کا جوان کریه ال بجارتنا کساتی کی جی نو واقع قربالغی کساتی دا کار که بسانه هینینه کساتی ابروکه پیروسترین بورد خدمت کریه هر کساتی که جو کادیار دوید منبر کبد دنگ خوب پیام خوب هینه کساتی ابروکه پیروسترین منبر هل بجارتی جو بیکاندنا پیام خوب و خدمت کنم روباتیه نزدیکی کساتی ابروکه بینو زانی کساتی ابروکل برنامه نزدیک ترکیه يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته دكتور سيد أحمد بنجويني تيجاني دكتور سواسكم بخير بين صحتك شلونه؟ سواس بخو زور باشد هم هجر يعني وضعش ما خرابي هل ضلين سباز سواس بخو أبي إنسان قرشبين بقدر رشبين الحمد لله بلام بعام بقشتي شوني بقشتي زور باش ما آدم رول أخوان الحمد لله لدرجة إخوة آدم بيوسم لقل آسمان لقل خزاني مروي لقل خاكو خلقو ملتو نشواني عزيزي خوم زور باش هرسي جرينجن خوا خزانو نشتمان أو سيانة جرينجن زور جرينجن اگر پیوندی لگر او سیانه خراب یعنی خرابی هب باشش بی باش قمان النبي دي الحمد لله سيدة يعني أحمد ناو الراس نايمن أحمد وهاب مجيد بنجويني أي أو سيدة أو هي شجرية يعني إبدا نسبة أتينو إمامي علي وحسين أمان ما شاء الله يعني لوي أو بلى سيد لقبك هي شجرية على قبة ابن ماله وهي بنا ماله هل ماله ايش داس بين كهاتي نزيكي جان تعمل هلا ماله وداس بين دو مال زور جرينجن ماله جورك باوكو دايك كزيان بهجدي مالي دوميج لقى خيزان مالو من دالوانه لما دالي كي داس بين او كات ولا دايك ولا باب جيان شون بو شكواب زانو خو الرنقب زوبريارد ندابي بكوية ناو بواري ما مستاي عيني نازن معي ويان وانيا يعني زوبريارتنا بحكمي أو سيد بونا ژیان ئەو کاتە لەگەڵ نەبوونی و لەگەڵ زۆر نەخۆشی و ناخۆشیە بەڵام ژیان بوو نەبوو بوو بە ژان بەڵام ئیستا لەگەڵ ئەو هەموو خۆشی و ڕەفاهێتە کە هەیە لەبەرەوە ئیمان و ئەمان لاوازە زۆر لەبەرەوە ئەو ژیانە بەداخەوە بۆ هەمووان بۆ زاڵم و مەزڵوم بۆ هەبوو نەبوو بۆتە ژان یعنی سەر ڕای نەبوونیەکەی ئەو کات ژیان خۆشتر بەڵێ چونکە خۆش و ناخۆشی علاقی بە بەشی فیزیکی و بیۆلۆجی مرۆڤەوە نییە پەیوەندە بە ناخ و بە وجدان و بە فیترەتیەوە ئەو کاتە ئەوانە سالم بوون و ئەوانە پێوەست بوون بە خواوە بە ئاسمانەوە بە فیترەت و بە هەواڵەکانەوە لەبەرەوە خەڵک ئێش و ئازارەکانی دەبێت چوو بە وایە زانی ژیان هەروە کولەمەرگی و هەروە ڕق و تەقە ئەی بردەسەر و زۆرش خۆش بوو بەڕاستی پێنجوێن ساڵی چەند لێ بوون قەزای پێنجوێن قەزایەکە لە قەزا کۆنەکانی کوردستان و باشوورە و لە مێژیشە قەزایە لە زمانی عوسمانیەوە طبعاً هەیە بەڵام لەو زمانی دوایی مەلیکیا بۆتە قەضا ئێمە هەر لە مناڵیەوە من لەبەرەوە بەچکەی سەید و مەلا بووم هەر لە باوەشی باوکماوە لە ناو خێزان ناخوێندومە لای باوکم یەکەم مامەستا و چاوساخم بووە دوای ئەوە پەراگەندە بووم بە گوندەکانی دەوروبەری پێنجوێن بەشی ئێران و بەشی عێراق ماوەیەکی باش خوێندومە دوایی هاتوومەتەوە مزگەوتی عوسمان پاشا مەدرسە عوسمان پاشا ئەدینیەفی پێنجوێن دکتۆر بەس لێر ئەگە قسەی بکەم هەست پێی دەکەم یانێ لە منداڵیەوە مادەم کەتێ ناو ژیانی علم و معرفەت و بوون بە مامۆستای ئاینی یەکەم جار ڕەنگە هەڵبژاردنت نەبی هەر بە حکمی عایلەوە کە بە حکمی عایلە و ئەو شەجەرەی کە هەمان بۆ تا منیش هەمومان زانابووی ئەوەی کە بیرمان بێ هەمووی عەولەما بوون باوکم باپیرم مامەکانم ئامۆزاکانم تا ئیستاش ئەیتر الحەمدولله لەبەر ئەوە هەر یەکەم جار هەر بە مناڵی لە عمری 7 ساڵی وە کەوتمەتە ناو خوێندن لای باوکم و دوایی پەراکەندە بووین بە پێنجوێن و دەوروبەریە تا یەکەم مامۆستای ئاینیت باوکی خۆم بووە خۆت بە جیاوازتر دادنە لە منداڵەکانی تر ئەو زەمانیان تێکەڵ دەبووی لەگەڵ منداڵ و یاری و ئیتر ئیشەکە وای کە دەبوو بڕێ من عەزیل ئەبووم یانی ئەوە تۆزێ ویقارم هەبووە خۆم جیاکەدە بەڵام لە هەمان کاتە بڕێکی کەم لە بەشی مناڵی خۆم بەشی نەفسی خۆم و مناڵی و ئەو
تەمەنەم وەرەگرت بەڵام وەکو ئەوانیترە ناخۆش نییە مەسەن ئێستا کە بیر لێ دەکەوێت بۆشایان پێوە دیارە ئیسر ئەو بۆشایان پێوە دیارە هەسی پێ ئەەکەم کە کاتی خۆی تێر نەبووە ناخۆ ویژدان و دەروون لەو بەشەی کە ئەبێ مناڵ هەیبێ لە پەروەردە و لە دەرەوە و لە شەڕەشەقی مناڵانە هەبووە هەوڵدا مەسەن ئەو فەراغە لای منداڵەکانە دروست نەبیان بەڵێ فعلەن قەدەری خۆ مناڵی من هیچیان بە ئەم ئاخاری خۆمانە ڕۆشتون بڕێکی بەشی زۆری قەدەری خوا بووە بڕێکیشی یعنی بەڕاستی من زۆر ماندوو بووم وتومە لەم زمانە ئەو ماندووبوونیان پێ تەحمل ناکرێ لەبەرەوە دکتۆر بیلالی کوڕم خەریجی ئەمریکایە دکتۆر عەبدوڕەحمان خەریجی کەنەدایە دکتۆرایان هەیە ولا يزال دكتور بلال لأمريكا أجري لواشنطن دكتور عبد الرحمن هاتوتو كردستان كوري كتيشم عبد الباسط خريجي بشي تربية كلية بنيات ليرة ويتر أوابهم أقارن روش بلا الحمد لله رو الأخوان ونجيك نو خدمة كارو نشفان بروري كي ممتازة همو كانت لبو خدمة كردني دين وبامي خوا وخدمة كردني همو خلق هو بس هس بيدا كم ترين كاتت هبوا لبو ماليان نه بێگومان هەر کەسێ خاوەن پەیام بێ بۆ پەیامەکەشی خزمەتکردنیشی گەوری لە بوارێکی گەوری لە بەردەما بێ ئەبێ بازێ قوربانی بدا بە ماڵ و مناڵی گلەی ناکەن وەڵاهی جا لەبەر ئەوە ئەوانیش هاو سەنگەر و هاو خەبات و هاو بیر و بۆچوونم و هاو خزمەت من لێم ئەبورن ئەگینا نەمتوانیوە مێردێکی باش و باوکێکی باش بم مافیان خواردووە هەچەند ماشەڵڵا هەردووکیان هەمیان لە دایکیانەوە تا ئەوانی تێکچی و کوڕ هەمووی هەڵکەوتوت و هەمووی خاوەنی شەهادە و هەمووی کەسایەتی خۆیان هەیە بەڵام بڕێکی زۆری بە ئازایی خۆیان بۆ چاویشان لە من کردووە لێم بوراون یانی لەبەرەوە من تەقسیرەکە لە خەتای خۆم نەبووە و ئیش و پیشەکەم و پەیامداریەکەم وای کردووە کە من بڕێک لە مافی ئەوان بخۆم سوپاس بخۆ هەموو شتێک باش سوپاس بخۆ شنۆف مۆڵێت دەرکەوین بچینە وێزگەیەکی تریژیان دیاڵ هەردوو ماڵێت دکتوری و هەم لێ مۆزمی کون و کێژی ماڵە خو یعنی ژیانە خو ماڵە دوێ گواز بژین ماڵە خێزانێ دار باز کرد جام هاتینە ماڵە مازن ئەو ماڵی هەر هەموو کەسێکەوە نیە هەموو کەسی شتێدایە هەموو زمانی شتێدایە نووسین و خوێندنەوە دکتۆر ئەگەر بڵێم یەکەم نووسینت تقریبا ساڵی چەند بوو زوو کەتیە ناو مەسەرەن چۆن بڵێم عیلم و مەلایەتی و مامۆستایەتی بەڵام نووسین والله خۆی لە نووسینە من ئازانیم بەڵام لە وتاربێژی و تەجیل و محاضرات و نەدەوات و کۆڕ و سێمینار ئەوە لەوە ینی ئەسپی خۆم تاوداوە و لەوێ سەرکەوتنم بەدەست هێناوە و بڕێکیش لەوانەی کە شەبوون بە کتێب هەر ئەوانن کە پێشتر بتوو من بەڵام گەنج و شەباب و ئەمانە ماڵیان ئەوا بێ کە دونیان بە کتێب ئەگینا بە نووسین دانیشم کتێب بنووسم بەڕاستی مۆفەق نەبووم بوو لەبەر ئەوە خەریکی ئەو شتر بووم ینی لە بواری قسەکردن و وتار و چ وتاری مزگەوت چێ محاضرات بۆ خوشکان بۆ گەنجان بۆ پیران بۆ مزگەوت لە ڕەمەزان غێری ڕەمەزان لێرە و لەوێ مناسبەتی کۆچ و لە دایکبوونی پێغەمبەر و ئیسرا میعراج و ئالوانە زیاتر مۆفەق بووم و خۆی گەورە نعمەتی خوا تو قسە دەکەی با خەڵکی دیکە بنووسی ئەگەر بنووسێ مجلداتێک دەرەچێ ینی دەیان مجلد دەرەچێ بەڵام تۆ خۆشت کتابت نووسیە مەسەڵەن لەو بەرهەمە تایبەتەن 11 کتاب وانی بەڵێ ئێستا 11 کتاب یا 12 هەیە 12 کتاب بەڵام ئەوەی زۆر جار باز دەکرێ ئەو کتابەیە هەونەرە جوانەکان لە ئیسلامدا یعنی نازانم هەندێک شووکە مامۆستایەکی ئاینی و هەموو تەمەنی لەناو مزگەوت و مینبەروی باسی هونەرە جوانە بکەکان ڕەنگە خەڵکێک ئەو هاتەمەشەکان وەیە آخر منش بۆیە ئەو کتێبم نووسیوە تاوەکو خەڵگوا تەماشا نەکا تاوەکو بزانێ ئین الله جەمیل یحب الجەمال و قورئانی پیرۆز خۆی یەکێکە لە تابلۆ جوانەکانی ژیان وخوا خۆی گەورەترین سەرچاوی جوانیە و هەروەها ئەو ڕۆژە ئەو مانگە
ئەو ئاسمانە ئەو تەرزە ئەو بارانە ئەو زەویە ئەو تێر و تیوارە ئەو ئاو و دەریا و زەریا چۆم و ئەمانە ئەم شینایە هەمووی جەمالە و هەمووشی هوەرە و شاشەیەکی گەورە و فراوانە جوانی خوا و سیفەتەکانی و ناوبەرزەکانیمان نیشانەدا حیفە خەڵک لەو باران شارەزانە بێ کە باسی هوەرە جوانەکانی ئێستاش دەکەی مەسەلەن گۆرانی وتنە ئەوەی کە هوەر بێ و جوان بێ و تومە هوەر دوو بەشە هوەری خراپ هەیە خراپە ناشەرعیە هوەری جوانیش هەیە ئەوە زۆر پێویستە چونکە ئینسانێک کە دەرەونی ساز بێ مێشکی ساف بێ و کەسایەتیەکەی ساغڵەم بێ ئەبێ کەیفی بێ بە هوەری جوان و بەڵکو خۆی بەشەکە لە هوەری خوا هەموو شتێکی باش کە ئینسان ئەهەژێنێ چونکە ئینسان کە ئەینێکە ئەهەژێ نەک ئینسان بەڵکو مار بەڵکو گیا و دەردار و درەخت بەڵکو ئاژەڵ بەڵکو ئەم گردونە وەنی حەزەتی داوت یەکێ لە دەنگخۆشەکان پێغەمبەر لە دەنگخۆشەکان بووە کە مەزامیری وتووە ئەوەتە باڵندەکان هاتوونەتە خوار و لە ئاسمان و ژنۆکەکان فریشتەکان ئەو گردونە بە یەک سەمفۆنیا لەگەڵی تەسبیحاتی خۆی کردووە لەبەر ئەوە باڵندەکان ئەو نەشەیدای بوون وەساون بە شەقەی باڵنداوە تا گیانیان دەرچووە من ناوی پێ بڵێم ئایا موسیقا حرامان حەڵا دەبی پێت بڵێم بەشێکی زۆرە لە ژیانێتیان کەمە موسیقا و گۆرانی حتمما یعنی هەر قورئان خۆی مۆسیقای هەیە جەرەسی تایبەتی هەیە ئەو هەموو مەقاماتە دەیان مەقامات هەیە بەوە قورئانە خوێندرێ کە خۆی گەورە ئەفەرمێ وەڕەتیل القورئان تەرتیلا باسی قراءە و تیلاوە ینی لەسەرخۆ بە مەقام و بە جوانی حتا علمێکەیە علمی تەجوید کە پێوتێ مۆسیقای قورئان کە ئەو تەجویدە کە چەند ئایەت و حەدیثی لەسەر و چەند مهمە کە بێ قورئان بۆ ڕەوانی و بۆ جوان بێژیە و بەو شێوە بخوێندە ئەگینا نابێت ئەوە نووسین ئەی خوێندنەوە ئێستاش بەردەوامی لەسەر خوێندن من بەردەوام ئەخوێنمەوە بەڵام بەشی زۆری خوێندنەوە لە قورئانی پیرۆز خۆیەتی و تەدەبوری ئەەکەم و محاضرە و دەرس و وتارەکانیشم گشتی سەرچاوەکەی قورئان و سنەتی پێغەمبەرە عەلەیهی سڵات بە شێوەیەکی مجەسەم و بەرجەستە کراو پێویستە هەر گوتاربێژێک خوێنەرێکی باش و نووسەرێکی باش بێگومان ناتوانێت هونەرمەندێکی سەرکەوتوو بێ لە بواری وتاربێژیە تا ئانی وتاربێژیاش هونەرمەند بەڵێ وتاربێژی کرۆکی هونەر و هونەرمەندیە خەتخۆشی دەنگخۆشی ئەمانە هەمووی هونەری جوان ئەمانە نیانی بەڕە هەموو شتێک جوان بێ هونەری ئیسلامیە هەر شتێک جوان بێ لایلایی دایە پەخشان قەسیدە شیعر و بەشەکانی مادەم خزمەتی مرۆڤکە مادەم ڕێز لە مرۆڤ لە خاک لە نیشمان باسی دایکە باسی کەرامەتی مرۆڤکە باسی تاوانی کوشتنیکە باسی زێدی وڵاتکە کە هەموو کەس مافی ژیانی هەیە مافی ژینگەیەکی خاوێنی هەیە حەز هونەرە بەو دۆرا بونجێ بە تابلۆ بە پەیکەر بە هەچی بێ مادەم تەجسیمی ئەم حەقایقانە ئەکا کە لە کۆتاییە بۆ خزمەتی مرۆڤ ڕێز و ماف و ئەرکی مرۆڤە ئەو هونەری ئیسلامیە بالێرە گلەیەکی هەتا خودی خەڵک و بەشێکی مامۆستای ئاینیش بکەم مەسەلەن ماشەڵڵا مزگەوتەکان پڕن خەڵک دەستە مزگەوت نوێژ دەکات لە ڕۆژەهێنی لە خوتبە مزگەوتەکان پڕن بەڵام ئەو کاریگەریە پێویستیە نییە کە مامۆستایەکی ئانی دەبی هەبی لەسەر خەڵک و گوێگر بە تایبەت لە خود بخوێن ئەو بوش دەگەڕێتەوە ئەوە نووسەر و خوێنەر یان هونەرمەندی باش نین وتار خوێنەکە ئەسباب زۆرە هەموو شتێک یا لیستێک هۆکاری دەرەکی هەیە لیستێکیش هۆکاری ناوەکی هەیە ناوەکیەکان خۆی لە ڕاستیە پێویستە پەیمانگایە زانکۆیەکی تایبەتی هەبێ بۆ ئامادەسازی وتاربێژان ینی هەموو کەس کە خوێنەوار و مەلای و ئەمانە ئەبێ دابەشکرێن بڕێکی دەست بڵێتەوە بڕێکی دەست بخوێنێ بڕێکی بنووسێ و بڕێکی وتار بدا نەکەمی وتار بدا نەکرد کەسێ لە کولی شریعەتە هێنی کرد یەکسەر بتوانێت وتار بدا با بڕێکی بچێتە دیچکە لە جامیعە لە قوتابخانەکان لە شوێنەکانی تر و برێ لەوانە هەڵبژێرێ و دوایش ئامادە بکرن جارێکی تر سیاغە بکرێنەوە ئەو جا ئیزن بدرێ وتار بدەن نەک هەر کەسە شەهادەکەی هەیە و ئیتر وتار بدەن پرۆژەی هەبووە مەسەن هەتا لە کاتی لە بەغدا بوون و پەرلەمانتار بوون نەوەڵڵا شتیوان نەبوون بەداخەوە فرێ ئەوە نەکەوتین ئێمە هەر فرێ نووسینەوەی دەسوور کەوتین ماوەی 11 مانگ 12 مانگ بوو ئەو قۆناغش زۆر گرنگە ئەو کاتە نووسینەوەی دەستور چون بوو بەشداریتان کرد لە نووسینەوە دەستور یان مەبەستم ئەوەیە تەرکیزتان لەسەر چ خاڵێک بوو لە نووسینەوەی دەستور لە بەشی دووهەمی ئەو دەسوورە دەسم هەبوو کە پێوتێ الحقوق والحريات العامة مهمترين بشي دستور أوي براسي فيوسب ما في مروف وأمانه
ئەوە توانیمان ئەم فیدراڵێتە بسەلمێنین، توانیمان غازوونەوت بسەلمێنین، توانیمان مافی مرۆڤی کورد و ناسنامەی کورد زبانی کورد و ئەبێ لە پەرلەمانە هەبێ ئەبێ لە وەزارەتە بە کوردی بنووسرێ. چونکە نووسیتان دکتۆر مەسەن ڕەنگە زەحمەت بی وڵامی ئەو پرسیارەوە بەها چونکە ئەم بۆ دینێ دڵدەچین کەس نەبێژێت مۆستەی منێ تڕشە چونکە ئێوە نووسیتان ئێوە خاوەن بەرهەمەکان بەڵام دەستوری عێراق بە بەراورد لەگەڵ دەستوری وڵاتانی ناوچەکان دەستورێکی چوونە دەسوورێکە مامناوەندیە ناڵێم فول باشە ناڵم خراپیشە شتی ئیجابی زۆر تایە بۆ هەموو عێراقیەکان و بۆ ناوچەکە و بۆ میلەتی کورد بە تایبەتی چونکە ئەو کاتە کورد بە هێز و هاتن بە یەک دیس هاتن و کەسەکانیش بەشێکی زۆری باش بوو ناڵێم بەلایکەمە دە 15 کەسێ لەو هەفتە ئەوە کەسە دە 15 کەسێکی کەفاەتی تیا بوو کە ئەهل بن بۆ ئەو شوێنە شتی زۆری تو کێشەکە لەوایە کە جێبەجێ ناکرێ مەسەرەن کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هەمووی چارەسەر دەکرێت 140 کرۆکی ئەو کێشانەیە ئەگەر ئەوە جێبەجێ کرایە هیچ مشکلە نەبوو بەڵام بەداخەوە هەر بە مردویی لەدایک بوو نیان هێش چاو بکاتۆ نیان نوێژەی لە دەمەوە دەروێ خنکاندیان. دکتۆر کە باسی سیاست دەکەی هەست پێ دەکەی مەسەڵەن تەواو سیاستوانی مامۆستای ئاینی نییە ئەوە لە چی سەری گرتووە؟ ئەوە لە بەرەوە مامۆسای ئاینیم ماشەڵڵا مامۆستا ئاینی دەبی سیاستوان مامۆسا حیفنێ مامۆسا ئاینی بێ ئیسلام بەشی زۆری هێنە ئاەتە مەدەنیەکان بەشی زۆری قورئان لە مەدینەدا بەجیوە هەمووی با لە غەزوەی ئوحود و بەدر و باسکە باسی سیاستەکە باسی ئیدارەیەکە باسی فرەڕەنگی ئەکا باسی تەعەدودیەتەکە دەستوری مەدینە ئەکا باسی سیلم و شەڕ و ئاشتی و علاقاتی دەرەوە و ناوەکە ئیسلام هەمووی سیاستە سیاست هێنی بەڕێوەبردنێکی جوانی خاک و میلەت و ئیدارەی وڵاتەکە لە هەموو بارەکانە بە تەوازن و بەڕێکوپێکی و تەکامل هەکەس مافیشی هەبێ ئەرکیشی هەبێ. با لێرەش هەست پێ دەکەم بچینە دەرێ بچینە پیرۆستترین ویزگەیت و کە مینبەرە بچینە ناو مزگەوت بڕۆین بڕۆین دەچینە مزگەفتەی بازدا قەهوە خۆ بەخۆین پشتێنگە دەچین ئینشاءالله سەرچاوە. أشهد أن محمد رسول الله. وەزارە دکتۆر با لە هەموو ماڵەکان دوورکەوینەوە بینە ماڵە پیرۆزەکە ماڵی خوا کە لە هەمویان گەورەترە بە تایبەتیش مینبەر پێشت دەگوترێت شێخی وتاربێژەکان وە ئەو نازنەوە لە چی هات؟ وەڵا ئەوە فەزدی خەڵکە و خۆشەویستی خەڵکە و ئەزانن وتارم باشداوە و مافی ئەوانم ڕەچاو کردو و لە خزمەتی ئەوانە بووم لە پێناوی خەڵک و خاک و شتە پیرۆز و نەگۆڕەکانە ئیتر لە 5 ساڵە بەلای کەمەوە 5 ساڵ ئەگە زیاتر نەبێت کەمتر نییە خەتیب لە بەغدا و لە ئێران و لە هەولێر 31 ساڵ لە لێرە خەتیب 31 ساڵ یەکەم جار دەست بە وتاربێژیت کرد لە بەغدا بووە بەڵێ لە چ مزگەوتێک لە مزگەوتی ڕەشاد لە گەڕێکی سەدر ساڵی 77 ماشەڵڵا یەکەم جار کە چوویە سەر مینبەر گەنجێک بووی بەڵێ ترس و سام و شتەچی گەورەی هەبوو یان ئاسایی بوو دەچی و پامێکی پیرروزت هەیە و پامی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم والله وتار و مزگەوت و ئەو جەماعە مبارەکە هەیبەت و سامی خۆی هەیە هەرخوای گەورە وای دروست کردووە بەڵام سپاس بۆخوا هەم عەرەبیەکەم باش بوو هەم مادەکەیشم باش کۆکردەوە و ئەدام باش بوو ئەلحەمدولیلا ئەو تارانە ئاسانترە وتاربێژی بە کوردی بدەیان بە عەرەبی گومان لە بەرۆ 11 ساڵ بە عەرەبی زبانی دایک و زبانی خۆمە بە کوردی ئاسانتر و ڕوانترە بەڵام بەویژ ئەلحەمدولیلا هەر بەتوانم ئەو مزگەوتەکەت باس کرد ساڵەکەشت باس کرد بەس ئەی بابەتی گوتارەکە دو ئەوە نەقڵبووم بۆ مزگەوتی بە ناوی جامی بابەتی یەکەم گوتارت بەبیرتیان واللهی تقریبا لە بیرمە باسی سڵح بوو لە بینی مسلمانانە بۆ ئەوی شەڕ نەبێ بۆ ئەوی شەڕ و شۆڕ و شت دروست نەبێ لە بینی مسلمانانە چۆنە بێ سەرکردەی مسلمانان ئەو لایەنانی کە بە شەڕ هاتوون بڵێن بنزین نەکا بە ئاگرەکە بەڵکو ئاگرەکە بکشێن تۆ یەکی پێکیان بێنێت هەر لە سەرەتاوە خەریکی سڵح بووی لە بینی الحەمدولیلا ئێستاش هەروە ئیشی پێغەمبەرانە إن أريد إلى الإصلاح ما استطعت ئەوە شعاری حەزەتی شوعەیب و شوێنکەوتوانی پێغەمبەران تایبەتیش باز دەکەن دکتۆر زۆر هەوڵ دەدەی بینی ژن و مێردەکان باشترین ئیش ئەوەیە
باشی چونکە شەیتان لێوە زەفەرە بە کۆمەڵگە کە خێزان کە یەکەی کۆمەڵایەتی و ئینسانیە کە ئەوە هەڵتەکە ئیتر کە شوێنی سوکنا و مەوەدە و ڕەحمە و حەوانەوە و هەموو شتە جوانەکانە کە ئەوە نەما ئیتر مرۆڤ نامێنێ و مرۆڤ لەوێ لە دایکە بێ لێوێ بە فێری زبانی دایکە بێ لێوێ فێری گڕوگاڵ و شتە جوانەکانە بێ زاراوەکانە بێ ئاداب و ئەخلاقەکانە بێ ئەگەر لەوێ لەو سەنگەرە هەڵتەکێ کە دوشمنان ئیسە خەریکی ئەوەن بەڕاستی بە ناوی شوذوذ و قەومی لۆط و جەندەر و سیدا و ئەمانە بەداخەوە لەبەر ئەو من هەستم کردووە کە ئەبێ لە پێشا اهتمام بە مرۆڤ بدەین پێشەوەی بە مادە بدەین چونکە دوایی پەرلەمان هی مرۆڤ بە وەزارەتی مرۆڤ دەستگاکان شارەوانی محافەزە ئەو هەموو دەستگا و مؤسساتە دیارە و نادیارە ئەگرێتەوە بۆ مرۆڤ ئەگە مرۆڤەکە خۆی بە کەڵگنەیە هەمووی تێکەدا کێشە و مەشاکلی ژنۆمێردەکان ڕیش و سەری سپی کردیان شتی دیکە والله ئیتر هەر بە تەبیعەتی حاڵ المەنابر و تشەیب سەیبەتنی المەنابر و مەشهورێکە لە خولەفای بەنی ئومەیە ئەمەی وتووە بە تایبەت مینبەری مزگەوتیان مەنابر بەعام مەنابر بەعام بە شەرتی تەوزیفی کەی بۆ خزمەتی عیباد و بیلات لە هەر بوارێکا بێ ئیتر حەجەکە سیاسی بی پەرلەمانتار بی هەچی بی هەزوو ماندوو دەکات پێر دەکات لە بوو تاربێژی و هەڵبژاردننی بابەتێک کە هەموو هەفتەیە جارێکی تر ئەو کاتتان هەیە بین بۆ هەموو مسلمانان قسە بکەن کە بابەتێک هەڵبژێری خۆتی بۆ حازر دەکەیان هەموو کات حازری والله هەرە بێ نەفسیەن خۆت حازرکەی ئەگەر لەسەوەرە خەڵ خاڵمیش حازر نەبێ ئەبێ فکرەکە بخەمڵێنی و بگەیە لە دڵ و دەروون تا لە مێشکتا ئەو جا تۆ ڕیزیکەی چۆن لە پێشەکەی چۆن ئەڵێ ناوەڕاستەکەی کۆتاییەکەی ئەبێ ئەمانە لای تۆ معلومات بێ ئەو جا ئەدایکەی ئەمە ببێت تفاق و بەبێ ئەو بەرنامە حازر کە دەبێ بە زنجیرە بەدین کرد بێ بچیتە سەمین بەر خراپیەکەی مافی نادەیتێ دەبەرەوە من ئەبۆ شێوشت حازرەکەم وەختوە زنجیرەیەوە دەوتان لەسەر یەک مۆزوعیتە ئاسانترە ئامادەکردی بەس وەختواشە تەواریە تکتۆپەر مۆزوعێتە پێشەوە ئەبێ باسیکەی وەختی کات ینی کاتی ئەو وتارەیە ئەبێ ئەو کاتەبیری لەکەی دۆشتی بە حازرکەی ساڵی 1991 بۆ هاتی ئەو مزگەوتە ئیتر لە هەولێر دەست پێ کرد دوای 11 ساڵ پێشتر هاتوو ئەو مزگەوت هاتمە هەولێر ساڵی 91 هاتم ببوورە 91 هاتم مانگی 11 هاتمە ئێرە ئەوجا دوایی لە پێش چوومە مزگەوتی قەڵاتجەیەکان کە پێوترێ لە دارەتوو دو ئەوە چەند مانگەرەیە بووم ئەوجا نەقلی ئێرە بووم ساڵی چەند لێرە دەست پێ کرد لە کاتی ئینتیخاباتەکەنەوە دوو ئەمانە با لەوە دەست پێ کرد کە لە 1992 لێرە دەست بە گوتاربێژیت کرد لە هەولێر لەو مزگەوتە کە ئێستاش هەر لێرە حازری بەڵێ الحەمدولله لەو کاتەوە هەتا ئێستا چ شتێکی خۆشت بەبیر دێ مەسەرەن بەسەر هاتێک لە کاتی گوتاربێژی لەو زمانەی هەتا ئێستا کە خۆشە ئیشەکەی من هەمووی خۆشە بەڵام هەمووشی ئێشە لە هەمان کاتە من الحەمدولله کە هاتم قوتابخانەی محەممەدێم دامازان لێرە لە پێشەنای ابن خەلەکان بوو لە مزگەوتی مامۆستا عەبدوڵڵای فەرهادی لە گەڕێکی زانیاری دوایی کە نەقلی ئێرە بووم مەدرسەکەش لەگەڵ خۆم هێنا ئێرە کە شای مەدرسەکان بوو بە ناوی مەدرسەی محەممەدی لەعلوم شەرعیە ابن خەلەکان لە پێشە دوایی دەورەی 12 ساڵێک عددێکی زۆر سەدان تەلەبێ باشمان تەخریج کرد و کە چوونە مالیزیا و سوودان و بەغدا و ئەملاولا الحەمدولله ماجستێر و دکتۆرای زۆرێکیان لێ هێنا ماشەڵڵا و ئیسش الحەمدولله هەر بەرەبووی ماوە لە مزگەوتە ماوە ئاین و بە تایبەت ئیسلام لەگەڵ نیشتیمان پەروەری لە هەموو شوێنێک یەک دەگرن یان هەندێک شوێن هەیە مەسەڵەن دەبین نیشتمان پەروەری بەشێکی مهمە لە ئیسلام و ئیسلام سیاسەتە ئیدارەیە اقتصادە دنیایە ئاخرەتە پەیوەندی کۆمەڵایەتیە هی دەرەکی هی ناوەکیە لەگەڵ دۆسە لەگەڵ دوشمنە لەگەڵ هەموو ئاستەکان وەکو دەستوری مەدینە چۆن ڕێژی کردووە ڕێکی کردووە کە هەموو جوولەکە و جۆرەکانی جوولەکە هەروەها ئەنسارەکان و جۆرەکانی ئەوس و خەزرەج و گشتی یەک خسن کردنی بە ئومە واحیدەوە ئەن هذه ئومەتکم ئومەة واحیدە وأنا ربكم فاعبدون مزگەوت پەیامەکەی ئەوەیە و فعلا ئیسلام هەموو شتێکی تایە یەکێ لەوانە کە بێ ئینسان چۆن دایک و باوکی خۆی خۆشەوێ ئەوهاش نیشمانی خۆی خۆش بوێ بەڵکو نیشمان نەک دایکی تۆیە دایکی شتە باوکی باوکیشتە نیشتمان پەروەری بەناوبانگی قەت چەکیشت هەڵگرتووە لە شۆڕش و نەوەڵام من چەکی قەڵەم و علمم هەڵگرتووە بە حیاتم قسمت منەوە بەویتر بەڵام لەگەڵ ئەوان بووم بە ڕۆح و بەدڵ لە کاتی شەڕی داعشیشا دوو جار چوون بۆ جەبهە بۆ ناو شەڕەکە و یارمەتیم بۆ بردن و دەستخۆشم لێ کردم نانم لەگەڵ خواردن و ڕسم لەگەڵ گرتن و دارەوە دەزانێت لە موقعی ڕفراندمەکەیشا دەنگم زوڵال بوو هەچی خوا پێی خۆش بوو حەقم زانی وتم دکتۆر خودشتە ڕۆزی بێت خوشحاڵ بیمە ژیانەوەی تژی خزمەتە
دەمەکێک کوردە ئەم نەشن هەمی بەسگەلە خۆشحاڵ لەمان وەرگرێت بەس خۆمان لێ ڕازی بە باقیەکەی ئاسانە ڕێستان هەیە بۆ گەلدەرانی تریش بۆ هاوکارەکان گەلێک مەمنون. دەسوانێ